پەرلەمانیش بە بڕوان وجودێکی نێبەوەی کە بتوانێت لە پەرلەمانە قسە لە سەمافەکانی ژنان بکەیت نەک ناکرێت ئەسڵەن سوکایەتی بە ئەندامانی پەرلەمان ژن ئەکرێتەوەیە ئەگە ملاحەزە بکە ئێستا مەسەن لە کاتی ئەم هەڵبژاردنانەیە تەسەور کە لەم کاتەیە بە پێی یاسای باری کەسێتی لە عێراقا کە ئومێدەوارم بە هەوڵ و تێکۆشانی ژنان و ئینسان ئازادی خوازەکان ئەم قانونە سەر نەگرێت لە کاتی ئەم هەڵبژاردنەیە یاسای باری کەسێتی ئەیەوێت کچانی 9 ساڵ بە شوبن کچانی 9 ساڵ دەزرێژ سێکسیان بکرێتە سەر بۆیە بەڕاستی ئەمە لەم کاتەیە هاتووە کە هیچ کەسێک لە ئەندامە لە هیچ کەسێک لە حیزب دەسەڵاتدارەکان فزەیان لێوە نایەت ئەسەن نەقسە ناکەن بەڵکو کۆمەکیشیانەکەن ئەمانە بە جۆرێک هەر ئەوانەی کە ئیدعا بۆ ئەوانە ئەکەن هەر ئێستا بانگاواتی ژنانەکەن ئەکەن کە بۆی کە بێن بۆ دەنگان بۆیە بە بڕام پەرلەمان شتێک نێکە ناوی پەرلەمان بێت تاکو بتوانیت قسە لە سەمافەکانی ژنان بکەیت